گفتوگەیم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتووە لە سلێمانی دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر سڵاو لە بەڕێستان سەرکەوتوو بنیارەبێ پیرۆزبایی مانگی ڕەمەزان لێکەین لە جەنابیشتان و لە هەموو دینداران و مسلمانان و لە هەموو خەڵکی کوردستان بەخێرات سەرچاو دکتۆر با لەوە دەست پێ بکەین حکمەتی ڕۆژوو چییە؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان درود و سڵاو بەسەگیانی پاکی سەرور و سەردارمان ڕەسوول الله صلی الله علیه وسلم یاران و جوانان و خواناسان بەگشتی سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەرانی عزیز هەیە بۆ هەم ستافە بەڕێزێکەوە سەرقاڵی ئەم بەرنامەیەن و هەموو ستافی کورسات و هەموو خەڵکی موسڵمان عەرزیانەکەم ساتە وەختەکانی مانگی ڕەمەزان لە هەمووتان پیرۆز یەکە لەو زەمانانەی کە ئەگەر ئینسان ئازابێتیایە و هیمەتی هەبێت توانێت کە قازانجێکی باش خێرێکی باش بۆ خۆی بۆ دنیایشی بۆ قیامەتی کۆکاتەوە. لە ڕاستیدا پرۆسەی ڕەمەزان و مانگی ڕەمەزان پرۆسەیەکی پەروەردەیی تاو پەروەردەییە کە لایەنە پەروەردەیەکەشی پەیوەندی بە لایەنی ڕۆحیش و دەرەکیشمان و هەیە و لایەنی کۆمەڵایەتی ژیانی ئێوێ چاکسازێکی تەواو لە خودی ئینسان بکە چونکە خودی شریعەتی خوای گەورەیەکێک لە ئەم مەنجەهرە گەورەکانی بریتە لە هێنانەکایی پرۆسەی خێرخوازی و چاکەکاری بە کورتێکی بەناوێتت بە خێراندارکردنی ئینسان و ژیانی ئینسان هەمووی لە خێرا بژی ئەوەی کە تۆ بیتە مرۆڤێ لەسەر زەویدا کە ژیان ئەەکەی لەگەڵ دەوروبەری خۆتا ئەگەر ناتوانانی خاوەنی چاکەبی خراپەش نەبێ ئەگەر ناتوانانی لەگەڵ خەڵکە هاوکار و دەستەبەری کاری باشبی دەستەبەری کاری خراپیش نەبی ئەگەر تۆ ناتوانانی بنیاد نەربی بڕوخێنەریش نەبی لە هەمان کاتە ئەگەر ناتوانانی ڕێکخەربی تێکدەریش نەبی لە هەمان کاتە ئەمانە کۆمەڵە دەستەواژن لە پەروەردەی ئیسلامیە و ئامانجی بوونی شریعەتی خوای گەورە بۆ ئەمەیە چونکە ژیان پێویستی بەوە هەیە کە ئێمە لەم زەوی کە دەژین ئەگەر پێکەوە نەتوانین بیسازێنین خێرەکان زۆر نەکەین شەڕەکان زۆر ژیان لە ئینسان تێگەدەن ئەگەر خێرەکان جێگرەوەی چاکەکان جێگرەوەی خراپەکان نەبن ئەگەر دادپەروەری جێگرەوەی ستەم نەبێ ئەو کاتە ستەم ژیان بە هەمومان لەقەکە لەبەرەوە شریعەتی خوای گەورە فەرمێ ئەبێ هەووتان گەونە بچنە سەر ئەو نیزامە ئەو سیڕاتەی کە بەرەو عەدل ئەتان با بەرەو چاکە ئەتان با لێرەوە کەوابوو نوێژەکان و عیبادەتەکانی هەموو دانا و کۆمەڵە پرەنسیپی زۆری داناون یەکێک لەو پرۆژانە بۆ زەقکردنەوەی ئەم حاڵەتە و بۆ چاکردنی ئەمە بریتە لە پرۆژەی ڕەمەزان. ڕەمەزان یەکەم معنەی کە دەست پێکە قورئانە فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أفرمي لسر إيوه الصيام ماندانا وشي صيام لزباني عربية بمعنى منع خواقرتنوا وازينان دەست بەرداربوون پێمان دەڵێ ئەتوانرێ ئینسان ئەگەر هەر نەرێتێکی خراپی هەبێ یا ئەگەر خویەکی باشیشی هەبێ ئەگەر هەر کاتی ئیرادەی هەبوو نیەتێکی باشی پێبوو خواستێک فاکتەرێک هەبوو لە پشتیەوە ئەتوانێت زۆر بە ئاسایی بە خودی خۆ بڵێ نا بڵێ مەکە بۆیە پرۆسەی ڕۆژوو یەکەم فێری ئەوە دەکا کە لە بەردەمی هەڵوێستی خراپە بڵێ نا لە بەردەمی ناجۆرە بڵێ نا لە بەردەمی خراپە بڵێ نا بەرامبەرێکی ئیشەکە بڵێ مەکە تۆش بڵێ بە خۆت بڵێ مەکە فێری ئەمەتەکە ئەم پرۆسەیە ئەم بابەتێکی پراکتیکە ڕۆژانە لە ڕەمەزانە ئێمە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەمەی بۆ تەفسیر کردوین کە ئەبێ لە ڕۆژووی ڕۆژەوانە ئەمە دەرکەوێ بۆیە کە پێغەمبەری خوا فەرمێ کەسێک لە ئێوە کە بە ڕۆژوە بێ خوای پەروەردگار برسیبوون و تینوبوونەکەی ناوێ من کە خۆمەگرمەوە لە خواردن و نان و ئاو ناخۆم بەیانی تا ئێوارە پەروەردگار ئیشی بەمەیان نییە ئیشی بە پشتی ئەمەوە هەیە کە فەرمێ فەئین شاتەمەهو ئەحەد ئەگەر کەسە لێوە بە ڕۆژوو بوو کەسە لە بەرامبەر تا جوێنێکی پێدای بەرامبەر هەڵوێستێکی خراپی نوات دەستێکی بۆ ڕاکێشای فەقول ئینی صائیم ئەبێ فێری ئەم هەڵوێستە ببی کەوابوو پەروەردەیەکی عەجیبە کە تۆ فێری هەڵوێستەکە لە بەرامبەری خراپەکارە من پەرچەکردداری خراپم نییە لە بەرامبەری جوێنی کەسێکە بە جوێن مامەجواب نادەم وەڵامەکەم بێدەنگبوونم هەڵبژار تەنها چەند ساتێک تێئەپەڕێ لەوانەیە نەفسی من هەستکا بە زیلەت بەڵام دوایە بم بە عەزیز دوای گەورە دەبم دوایی لە لای ئەوێ ئەو ناچارە بێداوای لێبەردم لێ بکە ئەمە بێکێکە لەو مەواقیفانە جا ئەمەش بەڕاستی لە ژیانی زانایان و ئومەتی ئیسلامیە سەدان و هەزاران نمونەی هەیە زۆر جار هەیە زانا بەڕێزەکانمان کاتی وا بووە کە ڕۆژوونە شوێنی کێلوانە سەیدنا عومەری کوڕی عەبدولعەزیزە کە چێتە مزگەوتەوە پێدەنێ بە پیاوێکە پیاوەکە پێڵێ کوێر نیە ئەڵێ قوربان نەوەڵا کوێر نیم هەرەوەندە جوابێت نەڵێ وەڵا خێر ئەگەر کەسێکی تر بێڵێ بەم نەڵێ کوێر
ئەمە بەڕاستی فەرودی ئیسلامیە نەوەڵا قوربان کوێرنیم جوابەکەی داتوەرەونێ نەخی کوێرنیم بەڵام داوای لێبدنەکەم قاچم بەتواناوە ئەم پرۆسە پەروەردەیە واکە لەوەی ژیانی ناو کۆمەڵگەوتاکان لە هەر شوێنە کابین هەمی بە سازان بڕوا بەڕێگەیە و کەمترین کێشە دروستکەن لە هەمان کاتە لە یەکێ لە فەلسەفەکانی تری بوونی پەروەردەکردنی ئەمەیە بۆ گەیشتن بە ئامانجی تەتەقون وشەی تەتەقون پرۆسەیەکی ئیتیقایە پێغەمبەران کە هەمیان هاتوون قورئان لە سوورەتی شوعەرادا بۆمان ڕیز دەکا پێغەمبەران کە هاتوونی کە ئیشەکانیان چی بووە ئەن اتقوا الله التقوا چییە ئیتیقا بریتیە لە پارێزگاریکردن لەو باسنوورانەی کە سنووری من نابێ بیان بەزێنم لە من قەدەغە کراوم نابێ بیبەزێنم ماڵی تۆ لە من قەدەغەیە نابێ دەستی بۆ بەرم پێغەمبەران ئەمەمان فێرەکەن بە هەموو هاتوون پرۆسە ئیتیقا تۆ لە شوێنی خۆتایی لە شوێنی خۆت تەجاوز بکە بۆ سنووری خەڵکی تر لە مافی خۆت نەچی مافی خەڵکی لەگەڵا تێکەڵاوکەی کاتێک کە تۆ بیتە حاکم و دادوەرە لە وڵاتەکە نەچی زەوتی ماڵی خەڵکی لە باتی دادپەروەری ستەم خەیتە ناو کۆمەڵگۆ ئەمانە کۆمەڵە بنەمان هەموو پرۆسەی چییە پرۆسەی ڕۆژوو لە وشەی تەقوا کۆیەکاتەوە دکتۆر هەموو ئەمەی کە بەڕێزت باسی دەکەی ئەکری کورتی کەینەوە لەوەی کە ئینسانێکی بە ئەخلاق دروست دەکات یان یەکرێ بڵین هەموو ئەمانە بەرامبەرە بەوەی کە فێری ئەومان کە ئەمە ئینسانێکی بە ئەخلاق بین بە ئاکار بین و ئینسانێکی ئاکاری بین لە ئەخلاقی شار ئەخلاقی فەزیلەت یعنی ئێمە چووکە ئەخلاق لە ئیسلامە قۆناغی هەیە ینی ئەخلاقی کەسێکی ئاسایی هەیە بەڵام ئەخلاقێکە باڵا لە ئاسێکی بەرزابێ ئەو ئاستێکە ڕۆژەبێ ساڵانە پێشکەوێ نابێ ئەخلاق لێکدانە حەددا ڕابوەستێ ئەبێ ڕۆژانە لە توای پێشکەوتوو بێ واتە ئێستا منی دوێنە لەگە منی پێدا بێت جیاواز بم ئەگەر جیاوازەمم پێمەڵە تۆ مەغمونی تۆ ئینسانێکی زەرمەندی لە ژیاندا نەتوانیوە دوو ڕۆژی جیاوازکەی لە چیا جیاوازیکەم لە ئەخلاقا جیاوازیکەم لە مامەڵم لەگەڵ دەوروبەرەکەمە جیاوازیکەم بۆیە نابێ هەر زبانی من تەنها بڵم بە قوربان ئەبێ ڕۆژێ بڵم بە قوربانش و بە ساقا ڕۆژ بڵە گیان و ڕۆح و بە قوربان و بە ساقا ئەبێ ڕگەم پلە بە پلەگەمە فەزیلەت ڕۆژوە معنانە لە ئینسانە گەوراکە وەردەوتە تۆ گەورەتەکە کاڵێ ئەبێ بگەڕم من بیرکەمەوە کامترین کامە جوانترینە جوان هەیە جوانترین هەیە بۆیە قورئان پێمانە فەرمی الذين يتبعون القول يستمعون القول فيتبعون احسنه احسن کامێ جوانترینی جوانترینی جوانترینەکان جوانترینی کابێت تۆ بەردەوام لە بیری جوانترین نابی ئەمە فەزیلەتێکە لە ئیسلامە بە ئینسانیە بەخشێ ڕۆژوو ئەمانە لە ئینسانە گەوراکە دکتۆر ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز بڵێ ئەوەی دکتۆر دەیڵێ ینی بینەرێک کە بەڕۆژوو نییە بەڵام بڵێ فەزیلەتی مامۆستا باسی دەکا لە منا هەیە هەمووانە جێبەجێ دەکەم بەدەر لە ڕۆژوو چۆن لەم ئینسانانە بڕوانی لە ڕاستیدا هەر کەسێ خاوەنی فەزیلەت بێ سپاس یەکەین هەر کەسێ خاوەنی ئەخلاق بێ دەستخۆشی دەکەین چونکە ئێمەجێکێ لە ئاماجەکانی دینمان کەسی بە ئەخلاقە بەڵام پێڵێن زەمانەتی بەردەوامبوونی ئەو ئەخلاقە چییە ئیسلام پێدەڵە زەمانتی بەردەوامبوونی ئەخلاقە ئەوە ئێستا ئەخلاقی زۆر باشە بەس ئەو ڕۆژە بێتە دەسەڵاتدارێک کەس نییە محاسەبەتکە زەمانتی بوو بەردەوامبوونی ئەخلاقەکە چییە ئەو ساتە وەختی تۆ کەس نییە بەرپرسیارە بێ هیچ کەسێ نابینێ زەمانەتی چیە لەو کاتەشا خاوەنی ئەخلاقەوی ئیسلام ئەمەشی بەدەستەبەرکە بۆیە عیبادەت و ڕۆژوەکان و بڕوابوون بەخوای گەورە ئەمە دەستەبەرەکە من زۆر جار هەیە لەگەڵ برادرانێکە هەبوو ساڵەکانی هەشتاکان مناقەشەمان هەبوو لەسەر ملکیەتی ئیسلام و مەسەن چەبڕەوی یا مەسەن ئیسلام و غێری ئیسلام کە کاتە مارکسیەت و دادی کۆمەڵی ڕەنجەران و ئەوان بوو هەموو جا بەیەمێ گوی ئێوە بڕواتە مەملکیەتی گشتی هەیە خاص هەیە من خاوەنی پارەم و هەر سەرمایه‌داری دروستەکەن وتم با بەبرا بەڕێز دەکەم ئەی تۆ بڕوات مەملکیەتی گشتی هەیە زۆر باشە وتم ئەگەر ڕۆژان تۆ خوبی بە حاکم تەنها خۆت ڕئیسی دەوڵەت بووی زەمانەت چییە مولکەکە منیش ناخۆیت زەمانەت چییە ئەو مولکە گەشتە بەشی منی دەدەوتی قانونە تۆگە قانون خۆت دانابوو باشە بالفعل ئەوەی کە پێم بوو دەستەکانە وایە نەیتوانی پارێزگاری کا لەو مەبادیئانە بۆچوو کە ئەو کاتێک ئینسان چێتە بەردەمی تەماعەکانی لەو کاتەیە هەموو شتێکی لەبیر دەچێتەوە زۆر جار هەیە ئەخلاقیشی لەبیر دەچێتەوە بۆیە کە زۆر جار هەیە ئینسانەکان کە زوڵمە کاسەمێکەکە بۆیە پێغەمبەرگیانە فەرمێگە کەسێکی لە موسڵمان کاتێکە ئەچێ گوناهێکە لەو کاتە ئیمان نییە ئیمان بێ گوناه ناکە زەمانەتەکە نەماوە ئەگەر ئەو زەمانەتە باقی بێ من لە شەو و ڕۆژە لە نهێنی و ئاشکرابوونی کامێرە حکومەت بێ حکومە نەبێ پرسیار هەبێ پرسیار نەبێ سزا هەبێ سزا نەبێ من پابندم ئەو ئەخلاقەوە
هیچ مشکلەیەکم نییە قانون هەبیانە بێ پابندم بە ئەخلاقەوە شەو بێ تاریک بێ کەس بمێنم بینە پابندم بە ئەخلاقەوە بەزە وەختەوە ئەو کاتە وەختی کە ئیمان لە ئینسانانیە کە لە پشتی این پاشخانێکی عیبادەتمان لەگەڵ ئیلایەکە کە خالیقێک کە پێم بڵە ڕەقیب و شەو ڕۆژ تۆ دەبینم ئەی زەمانەت چییە؟ ئەم ئەخلاقە لەو کەسا بەدەیان دەستخۆشی دەکەم خاوەنی ئەخلاقەڵم سپاس دەکەم زۆر چاکە ئینسانێکی بەڕێزی تۆ لەسەر سەرمی چووکە مرۆڤێکی خاوەن ئەخلاقی بەڵام پێویستە کات تۆ تاپۆیەکی زەمانەت دابنی کە ئەمەد بەردەوام بێ لە کاتی نێنی و ئاشکەکانیشتا. دکتۆر لە ترسی ئەو ڕەقیبە ئاکاری خراپ ناکە ئینسانیان ئەبێ لە خۆشەویستی ئەو کەسانێک فەزیلەت کامیانە؟ حتمما ئێمە کە کاتێ بڕوامان بەخوایە پەروەگا لە بابەتی خۆشەویستی خوایەمە بەڕاستی خوامان خۆشەوێ نامانەوێت شتێ بکەین کە خوا بڕەنجێ لەمان ئەسڵەن قورئانمان پێڵێ چونکان کەس دەڵێن وەڵ ئەگەر ترسی خوا نابوو ئەگەر ئەمە گوناه نابوو ئایا ئەمە کرێ بڵین گەشتووە بە ئیمانێکی ڕاستەقینە؟ ترسەکە چییە؟ ترسەکە لە ڕەنجانی خۆشەویستە نەک ترسەکە لە سۆزی سزاکە قورئان سزاشی داناوە باسی سزاکە بەڵام پەروەردگارێکمان هەیە فەرمێ ڕەحمان و ڕەحیم ئەوەندە سۆز و میهرەبانی هەیە ئەوەندە سۆز و میهرەبانی هەیە سزادانی عەبدەکانی بە بەلاوە بە باش نییە بە باشی نازانێت پەروەردگار ئەگەر عەبدی خۆی نەخاتە خاوەنی سزاکە پێڵێ پرەنسیپەکان چەندی جار بۆیە کۆمەڵی قەوانین قۆناغی زۆر گەورەی داناوە بۆی عەبدی خۆی سزا نەدا ئێمە لە خۆشەویستی ئەو خوایەدا وا ئەکەین ئەو گوناهانە ناکەین بۆ ترسمان هەیە ئەڵڵامان لێ بڕەنجێ خۆشەویستێکمان لێ بڕەنجێ وەکو تەشبیه نەبێت لە دنیاکە کەسێ دوو کەس عاشقی یەکتر بن هیچ شتێک ناکات کە خۆشەویستی زانێ پێی ناخۆشە نەبادا ئەو دڵی لێ بڕەنجێ ئەمە ئەم ترسە ترسێکی سزایی نییە ترسی دڵشکانێکە کە دوایی ئاسان نییە چاکردنەوەی بابەتەکە بابەتی ئیمان ئاوایە بابەتی ئیمان لە موسڵمانە هەمی خۆشەویستیە هەمی پڕە لە خۆشەویستی بۆیە کە خوای گەورە باسی ئەفەرمێ کەسێکتان بۆ نێرم ئەگەر ئێوە باش نەبن خوایشیان خۆش بێ و پێغەمبەریشیان خۆش بێ منیش ئەوانم خۆش بوێ باسی خۆشەویستیە باش لەوە نییە سزاکان لە دوای ئەوە کەسێکە خۆشەویستی بۆ خوا نییە ڕقی لە خوایە سزا بۆ ئەوە ئەما کەسێکە عەبدی ئیلاهە لە سزای خوای ناترسێ لە ڕەنجانی خۆشەویستەکەی ترسێکە ئەڵڵایە بۆیە عیبادەکانی بۆکە بۆیە عەرق ناخواتەوە بۆیە سەرسەرێتی ناکە بۆیە دزی ناکە بۆیە درۆ ناکە ئەتەستی چووکڵێ ئەڵڵا پێی ناخۆشە جایکێ لەو قسە جوانانە ئێمە بەڕاستی بۆیە و مووقیفە بزانین کە خۆشەویستیم قسەیەکی چیرۆکی سەیدنا ئەیوبمان هەیە پێغەمبەرێکی خوایە مبتەلا بە نەخۆشیێکی زۆر گەورەوە هەموو خەڵک وازی لێهێنن تەنها دوو هاوڕێی نەبێ ئەم دوو هاوڕێیە کاتێک کە ئەچن بۆ سەردانی هەموو جارەکەچن ئەڵێن وەڵاهی تۆ پێغەمبەرێکی خوا ئەم نەخۆشیە دیارەکە بوو تاوانێکی زۆر گەورە کردووە جەریمەیەکت هەیە خوا سزادەیە بۆیە ئەوە تووشی کردووی ئەوش کە قسەکانە بیستی ئەڵە وەڵاهی خۆم ئەو بە خۆم ئاچم من نازانم ئەڵێ فەرمێ لا ئەعلەم ما تەقولان من نازانم ئێوە چێڵن بەڵام من تەنها یەکشتم هەیە لە ژیانما هەر چەند جارە چوومەتە ناو کۆمەلگاوە لە ناو خەڵکا بوو بم ئەگەر دوو هاوڕێم شەڕیان بوو بێ پێکەوە لە شەڕەکانان سوێنیان بەخوا خواردبێ ناوی خوایان بدوێ هاتوومە تۆ لە ماڵەوە لە گیرفانی پارەی خۆم کە فادی سوێنی هەردووکیانم داوە ئەزانی بۆ ئەوەی نەبادا من لەوێ شاهید بم و بەسەر زبانی ئەوانە خوا بە درۆ ناویان بردووە و من خوام لێ بڕەنجێ ئەگەر هاتووی چاکی نەکەمەوە سەیری ئەو مووقیفە بکە ئەمە مووقیفی پێغەمبەرێکە لە پارەی خۆی کەفارەتی سوێنە درۆکانی هاوڕەکانی خۆی داوە لەبەر خاتوی ناوی خوا بەسەر زبانەکە نەیەت کە ئەو زبانە درۆ بکە کەواتە دکتۆر یعنی مووقیفە بەڕاستی ئینسان کە گوێ لێکرێ بێت ڕای سڵەکێنێ ڕۆژانە لە بازارەکاندا بۆ شتی زۆر سادە هەزاران سوێن ئەبین حتمما ئەوانە بەڕاستی مسلمانیشن و دەگەڵ ئەمانە هەمووی بێتە گونا بۆ ئینسانەکە ئەمە هەمووی کێشەکە لەسەرەوەیە کە هێشتا لەگەڵ خوای خۆیان پەیوەندەکەی زۆر بتەوە بەهێز نییە چۆن دڵی دێ خوایەک بۆ کەرامەت و گەورەیە کە ئەوی دروستکردوە بۆ هەموو ڕەحمە و بەزەیەوە ئەو بەکاری بێن درۆشی لەگەڵا بکە ئێوە ڕەنجانە بەڕاستی ئەو لە کێشتوونی ئەو خوایەیە کە تۆ چەند ساڵ نوێژی بۆکەی دەستی ئەدەیت حەچەنە خوا خۆی ڕەحمان و ڕەحیمە بەڵامە بێ هەموو ئینسانە بووە کە قیمەتی ئەگەر خوای خۆشویست وشەی خوا بەسەر زبانیان نایەت ئەگەر بە ڕازگویانە نەبێ یاین تۆچی لە دوکاندارێک لە فرۆشیارێک کە دەڵێ بەخوا ئەوەندەم پێداوە ئیتر ئینسان شەرمەکە تۆ سیقەی پێەکەی بەتەواوی بەڵام ئەو درۆ بکە بەخوا سزاکەی زۆر سەختە حرامیشە بێ ماڵێ کارەکەی بێتەکارێکی پێوتێ حەڵاڵێکی ناپەسەند واتە حرامێک ئەخلاقێکی ناشرینی لەگەڵایە وایە مەسەن شتێکی تێکەڵ کردووە کە ناشرینی کردووە لەسەر ئەوە سزای هەیە پارەکەی حەڵاڵی خوا
بەڵام سزدەتان بەرە لەسەر سوێنە درۆکەی کە خەڵکی خەڵەتێنە بە ناوی خواوە ئەو لەسەر سزا درێ. دکتۆر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر کات باسیەوە کراوە ڕۆژوو لەسەر کێ فەرزە و لەسەر کێ فەرز نییە و ئێمە ناچینە ئەو وردەکاریەوە، بەڵام بابەتێک کە زۆر جار ئێمە دەبینین لای خەڵکێک کە خی گەورە ڕێی پێداون ئەمانە بە ڕۆژوو نەبن، بەتایبەت بە تەمەنەکان هەندێک خەڵکە نەخۆشن بەڵام کەوتونەتە حاڵەتێکی عینادیەوە، یعنی طبعا لە خۆشەویستیشیانە بۆ دینەکەیان بەس خی گەورە ئەڵێمانە نابێ بە ڕۆژوو بن و زیانی بۆیان هەیە. ینی لێرەوە چیان پێ دەڵێ؟ دەزانم ڕۆژانە ڕەنگە خۆشت بەرەو خەڵکانە بکەیت. ڕاستیدا خۆی یەکێکە لە فەزیلەتەکانی شریعەتی خی گەورە لە هەموو حکمە شەرعیەکانی کە هەیەی واجیبات بەسەر ئینسانەکان مراعات و ڕەچاوی حاڵەتەکانی ژیانی ئینسانەکە وەکو لە نوێژەکانی شایکە، لە زەکاتی شایکە، لە حەجی شایکە، لە ڕۆژوشە بە هەمان شێوە، چونکە ڕێک ئەوێت دینێکی واقعی حەزاریە پەیوەستە بە ژیانی ئینسان بە هەموو قۆناغەکانی ژیانی ئینسانەوە لە مناڵی و هەتا گەورەی هەتا ئەو کاتێ پیرەبی هەتا ئەو ساتێکی دەناو گۆڕەکەت و هەموو مەرحەلەکانی ژیانی ئینسان دەسەبەرەکە. بۆ یەکە ئەو کەسێک کە بە ڕۆژوو بە پەروەردگار کە باسی ڕۆژوەکە لەسەر کەسێکی باڵغی عاقڵی موسڵمانی بەتوانە کە توانێت ڕۆژوگوتنی هەیە. ئەگەر کەسێ نەخۆش بوو ئەم نەخۆشانە مەسەن جۆریان هەیە، قورئان پۆلێنێکە جۆرە نەخۆشیمان هەیە توانێت دوایی چاک بێتەوە، ئەوەی کە نەخۆشیێک و چاک بێتەوە لە ڕۆژی نەخۆشیەکە بە ڕۆژوو نابێ. ئەیامە معدودا دوایە فەرمێ دوای لە کۆتاییە ئەگەر هاتوو نەخۆش بوو دوای قەزای کاتەوە فعیدەت من ئەیام ئوخر، ڕۆژانێکی تر لە زەمانێکی ترە قەزایە کاتەوە. ئەگەر نەخۆشیێکی بەردەوامی هەبوو تازەم نەخۆشی لەگەڵی تا ئەو کاتێ وەفاتەکە لە ڕووی ئەگەر ڕۆژوو بۆ ئەم نەخۆشی خراپێ نابێ بە ڕۆژوو بێ. ئەگەر بەهۆی نەخۆشیەکەی بەهۆی ڕۆژوەکەی نەخۆشیەکەی زیاکە لە ڕۆژایی گوناهبارە بێ. ئەگەر بە نەخۆشیەکەی بە ڕۆژوەکەی بە ڕۆژوو بوو نەخۆشیەکەی زیاکە پێی مرد بێتە قاتیلی نەفسی خۆی. عیبادەتی کردووە لە هەمان کاتە قورئان ڕێگەی نادا، شەریعەت ڕێگەی ئەمەی نادا، ئەوە ئاسانکاریکی بۆ کردووە کە فەرمێ لێرە تۆ تەنها بەس فیدیە بە لەباتی ئەوەی مەسەن بە ڕۆژوو ببی بە ڕۆژوو مەبە و لەباتی هەر ڕۆژە فەقیرە تێرکە، لەباتی هەر ڕۆژە بە پارەکانی گیرفانی خۆت فەقیرە دەوروبەری خۆتە تێرکە، نانی نانی بەرێ ئەو بری ڕۆژوەکە دەکەوێ کەواوەستەیە کە فەلسفەی ڕۆژوو لە ئیسلامە خێراندانکردنی ئینسانە. ئەگەر خۆت نەتوانی بە عەمەلی ئەمە بکەی خۆتوانی بە گیرفانی بی کە گرنگی لە ڕەمەزان تۆ خێراندار بی ئینسانێبی لە پرۆسەی خراپەشدار بی ئەوە تا لە باتی ڕۆژوەکە تا بڕۆ خواردنی فەقیرێ بە. ئەوانە کە مەسەلەن ئەگەنە تەمەنێکی ئەو تۆم کە پیرە بن ئەم تەمەنێکە ئیتر ڕۆژوەکەتن لەگەڵە زەحمەتە کە قورئان فەرمێ على الذين يطيقونه ئەوانەی ئەگەر ڕۆژوگرن سەختە بۆیان ڕۆژوگرتن بۆ چکە تەمەنیان گەشتوتە تەمەنێک یاخود نەخۆشیێکی لەگەڵا بۆ نەخۆشی ڕۆژوو خراپ نیە بۆ نەخۆشیەکەی، بەڵام ئەگەر بە ڕۆژوو بێ لەگەڵ ئەو نەخۆشیێدا ڕۆژوکردنەکەی سەختێکی ئەو تۆی تووشەکە لەوانە نزیکی کاتەوە لە حاڵەتی نزیکی مردنیە، لە حاڵەتی پەککەوتنیە، لە حاڵەتی خوا نەخواسە داڕمانیا، لە حاڵەتی لێکەوتەیەکی تری دەبێ. ئەمانە قورئانە فەرمێ هەر دیسان فەفیدیەة الطعام. دکتۆر بە هەمان شێوە فیدیە ئادا بە ڕۆژوو نابێ. ئەو ئاەتی قورئانی پیرۆزت باس کرد، ینی دەیکەم بە دەرفەت بۆی بیکەم بە پرسیار وعلى الذين يطيقونه فیدیە، ینی هەندێک کەس دەڵێن ئەمە ڕێپێدانە بۆ هەر کەسێک کە بیەوێ بە ڕۆژوو نەبێ لە بەرامبەر ئەمەدا فیدیەکەی بدا، ئیتر ئەکرێ هەیە ڕەنگە پارەدار بێ بە چەند قاتێک فیدیەکەی بدا. لە ڕاستیدا خودی عیبادەتەکە خودی بەندایەتی ڕۆژوو ئەسڵەن ئەوەیە کە خوا باسێکە سەومە ئەبێ خواردنەوە وازمێن کە گۆ نەسەکە تەفسیری وە کردوین کە فەرمێ بێ لە ڕۆژێک کە ڕۆژ هەڵاتا ڕۆژ ئاوابوون ئەبێ واز لە خواردنەوە بێنێ. ئەمە ئەسڵی پرۆژەی ڕۆژوو ئاوایە. ئەمما ئەم بابەتی على الذين يطيقونه ئەمە بابەتێکە بۆ کەسانێک و پێم وتی یا بەهۆی تەمەنەوە سەختە بە ڕۆژوو بێ یا بەهۆی نەخۆشیەوە سەختە بە ڕۆژوو بێ. ئەمما گە جەستێکی چاکی هەبێ و ساغ بێ و طبی پزیشک بۆ وڵا هیچ کێشەیەکی ڕۆژوو کێشەیەکی بەڵکو سوودیشی هەیە بۆی لە هەمان کات چوێسا ڕۆژوو چەندە مەسەن عیبادێک بە گەنجەکانمان سوودی هەیە بەڕاستی. ئەگەر بۆ پیرێک فەقیرە زەرێ بۆ نەخۆش دەزەرری هەبێ بۆ گەنجەکان سوودی هەیە. ئێستاکێکە لە پرۆسەکانی ڕۆژوگرتن مەسەن چارەسەری نەخۆشی بە ڕۆژوو ڕۆژی سەوی متەقەطیعکە شتێکی بەناوبانگە لە ئەڵمانیا بەتایبەتی مەسەکەیەکێکە لە بابەتەکانی شیفا چارەسەرکردن. ئەگەر مەسەن بۆ قازانجی هەیە باتی نووشی بێ و برسی بێ و تۆزەی نارماندووە بێ یا خۆی وا فێر بووە تا ئێستا ڕۆژووی نەگرتووە لەگەڵ ڕۆژوگرت نابینێکی نییە ئەمە نابێت عیلەت بۆ ئەو هۆکار نییە چونکە لە ڕووی شەرعیەوە ئەو یوتیقونە ئەبێ یان ئەبێ واقعی ئیسپاتیکە یان ئەبێت دکتۆر و پزیشکان ئیسپاتیکەن ئەوە بڵێ ئەمە کە بۆ ئەو نەڕەحەت و زەحمەتە بە ڕۆژوو بێ. ئەگینا من ئێسەکانە لەوانەیە خۆم بە بەهانەیەکی خۆم بێ وەڵام بەخوا بەڕوو تاوارە وەڵاهی زۆر ماندوو بەخوا لەشنا ماندویشم بۆ ناکرێ ئەخبا خۆرایە خواردنەکەم باش نەخواردووە یا مەسەن جوڵەکانم لەوانەیە و نەخەوتوم زۆر خەوتم مزان تەمەڵە بێ
بەڕاستی من پیاوانیە ڕۆژوو بۆ ئێمە بە تاتی کەسێک ڕۆژوان لە خۆشەویستی خی گەورەیە بە ڕۆژوو بێ ڕۆژوو گوتن پسان پخاتەتی بە تاتی کەسێکە نەخۆشی لەگەڵانیە بە پێشوانە وزەیەکی زۆر عجیبە پێدا ئەگە ئینسان لە ئیمانەوە بە ڕۆژوو بێ کە خۆشەویستی بۆ ئەڵڵایە پێم وایە ئەو سەختەیەش کە تووشێ بە ئەجرەوە دەگرێ من بۆ یەکڵم پیاوانێکی وەکو سەردەمانی کۆن لە ساڵەکانی حەفتاکانە لە ساڵەکانی حەفتاکانە لە لادەکانی کوردستانی ئێمەیە من باوکم چەند جار لە خزمەتی ئەم قسەم بیستووە ئێفەرموو لە مانگی تەمووزە ڕەمەزان بوو ئێمە بە ڕۆژوو بین درێنێشمان کەوە تا ئێوارە ئەخە دروێنەکردن هەموو کەزانین کە دەزانن کە بەداست کراوە لە دەشتێکا کراوە گەرمان لێی داوە بەردەوام ئەو لە جوڵای بووە بە ڕۆژوش بووە ئێفەرموو نەمانزانیوە بڵێن ڕۆژوشکاندن لەلامان ڕۆژوشکاندن عیب بووە ێ باشە ئەم پیاوەی کە لەسەر کوردستانی خۆمانە حەم لە ناو سبلیت و لە شوێنی خۆش و لە شوێنی گەرمە بەقەدەر کابرایەکی جوتیارێک کە جووتەکایە گێراکەمان دووە بێ دکتۆر نەوێ بۆ من ینی وەستا دەناسم خۆ 4 ساڵ لەمەوبەر خۆشمان لە مانگی تەمووزا بە ڕۆژوو دەبووین چەند ساڵێک نەوەبەر ینی کرێکاری دەکرد و بە ڕۆژوش زۆر تەبیعیش بوو بەلایەوە بەلایەوە زۆر ڕاستاییە خۆ وزەیەکی دەوێتی پێدا بەڕاستی یاری خۆمان ئێسامە پار زۆر جاران گول لە زانکۆ داوامان نەکەوە بۆی مانگی ڕەمەزان تو مەڵی بەعکسەوە تەمەڵی نەمان کرد تەلەبە زۆر دەناسم بەڕاستی ینی ئەسڵە لە ڕەمەزانم دەرس خوێندن و دەزوتنەوە زۆر خۆش من لەزەتی زۆر لێبینم نەک ماندوو نام بە پێچەوانەوە سەحەتم زۆر تەواوترە لەو ڕۆژانەی کە خواردم خواردووە هەستەحەتم زۆر تەواوتر و زۆر خۆشە جەسێکی زۆر سوکت هەیە زۆر چالاکت هەیە زۆر نەشی حەزیشەکەی مەسەن تۆ دایمە خێر زیاتر بکەی بە زۆتر لەگەڵانە ببینیتەوە زۆتر قزمەتیان کرد پێ بکەی بە پێچەوانەوە ینی بەس ئێمە فێری ئەم بیانەوە تەمەڵێ بووین کەمە بەڕاستی کێشەکەمان کێشەمان لە مەسەلەی ئیمان هەیە مەسەلەمان پەیوەندیەکەمان لەگەڵ خوایە زۆر بەهێز نییە بۆیە کە ئەمادەکە دو پرسیارم ئەو قورانی پیرۆز لەگەڵ خۆدایەناوە بینی لەگەڵ تەکنۆلۆژیا چۆنێ سەخت خەڵک گەنجەکان بەتایبەت لە موبایلەکانیاندا بڵای بینم خۆشە بەڵام خوێندن لەم قورآانە چونکە لە بەرۆی ئەمە لە کاتی قوتابێتیم و هەتا ئێستا لەم قورآانە قورآن خوێندەوە ئەمە یادگاری زۆرم پێبەخشێ ئامگەڕێنەوە بۆ زەمەنی ساڵەکانی هەشتاکان بیدادی هەشتاکان لەبەر ئەوە یادگارێکە تایبەتن 45 ساڵ لە خزمەتیان لەبەر ئەوە بۆ یەکە هەر یادگاریەکە بەردەوام لە خزمەتیان جاوە دانێکترم هەیە کردم بە جوزو پێنجزە یەکەمە گیرفانەوە چون بۆ سەفەر بۆ هەشوێنە هەر پێمە بەڕاستی بە لە تەکنۆلۆژیا لەگەڵ ئاشنایم هەیە بەڵام بەقەدەر ئەمە لەزەتی نییە سلامەت مامۆستا گیان سپاس بۆ ئامادەبوونێت خوا سەربەرزەکەی خۆشحاڵم لە خزمەتانە